سڵاوتان لێبێ ئەمڕۆ باس لە نەخۆشخانە حکوومیەکانەکەین بەراورد بە نەخۆشخانە ئەهلیەکان تا چەند هاوڵاتیان کە ڕووەکەنە نەخۆشخانە حکوومیەکان ئەو پێداویستیانی کە هەیەە بۆیان دابین نەکرێ ئەویش لەو خزمەت گوزارانەی کە هەیە چارەسەرکردنی نەخۆش دابینکردنی دەرمان بۆ نەخۆش و لەگەڵ هەندێک خزمەت گوزاری ترە تا چەند حکوومەتی هەرێمی کوردستان توانیوێتی ئاوڕێت جدی لە نەخۆشخانە حکوومیەکان باتەوە ئێمە پرسین بۆچی خەڵک گلەی ئەوە ئەکات کە دەرمان گرانە وەکو پێویست دکتۆرەکان خزمەتی نەخۆشەکان ناکەن لە نەخۆشخانە حکوومیەکانە و خەڵک ناشارەکەن کە ڕووبکەنە کەرتی تایبەت نەخۆشخانەی تایبەت نەخۆشخانەی ئەهلی تا چەند نەخۆشخانەکان قۆڕخ کراون لەلایەن حزبە دەسەڵاتدارەکانەوە لە کاتێکدا کە دۆخی خەڵکی باش نییە و خەڵک کێشەی بێکاری و بێخزمەت گوزاری و بێموچەیی هەیە لەگەڵ ئەوەشا دەرمان گرانە لەگەڵ ئەوەشا خەڵک بەناچاری ڕۆکاتە کارتە تایبەتەکان بۆچی هەوڵە درێ خەڵک ژیانی خەڵک بەرەو کەرە تایبەتەکان ببردرێواتە نەخۆشخانەیە زانکۆیە قوتابخانەیە بەرەو تایبەت ئەڕۆن و هەمویان کراون بە پارە ئێمە گفتوگوی زیاترەکەن لەگەڵ ئەم بابەتەیە. چی قۆناغێکی؟ قۆناغی لە پەروەردەی بنەڕەتم لە کۆلێژی لە جامیعەی سلێمانی مەرحەلە یەکی لەشتە ساغ بێت هەمومان نەخۆشەکەوین ینی بەدەست خۆشمان نیە نەخۆشی وایە ناچارین تا نەخۆشخانە حکوومیەکان وەسابێ نەچینە نەخۆشخانە ئەهلیەکان چ کاتێ ڕێت کەوتۆتە نەخۆشخانەی حکوومی؟ بەڵێ بێگومان نەخۆشخانەکان سێکتەرێکی سەرەکین لە هەموو وڵاتەکە لە هەموو وڵاتێکە بەگشتی چونکە تەندروستی بڕبڕی سەرەکیە لە هەموو وڵاتەکە مرۆڤ ئەگەر تەندروستێکی باشی نەبێ ئەوە ناتوانێت ینی بەژانێکی ئاسایی ناتوانێت بژێوەکو کەسێکی ئاسان ناتوانێت هەڵسوکەوت بکە بۆیە لە هەموو دنیاە لە هەموو وڵاتەکانی عالەمە گرنگێکی زۆر بە تەندروستی درێ لە وڵاتی ئێمە لە کوردستان نەک کە گرنگیشی بەنادرێ بەڵکو ئیهمالیش کراوە ئەچتە نەخۆشخانەیەکی حکومی سەیرەکەی لە هیچ ڕوویەکەم نەخۆشخانە ینی جێی دڵخۆشی نین نە لە ڕووی خزمەت گوزاریەوە نە ڕووی دەرمانەوە هەتاوەکو بەڕاستی بینای هەندێک لە نەخۆشخانەکان کوێران بۆ بەتە کەلاوە ینی مەس بەڕاستی زۆر زۆر جێگەی داخە کە تەندروستی ئەوەندە سێکتەرێکی گرنگە ئەوەندە سێکتەرێکی سەرەکیە کە ئیهمال کراوە زۆر زۆر ئیهمال کراوە ئەی بۆچی بە نمونە هەندێ کەتی تەندروستی ترمان هەیە یاخود هەندێک نەخۆشخانەمانەیە زۆر ڕاخین بەڵام بە پارەیە واتە گرنگی بە نەخۆشخانە ئەهلیەکان زیاتر دراوە بەڵێ تایبەت ئەهلی بێگومان لەم وڵاتەیە هەموو شتێک کراوە بە تایبەت سەیرەکەین خوێندن بە تایبەت دانراوە هەر کەسێک سەرمایه‌دارێک بڕێک پارەی زۆریە بێ لە سوچێکا لە شوێنەکە کۆمپانیا گەکاتەوە نەخۆشخانەیە گەکاتەوە کارتێکی پەروەردەیە کاتەوە زانکۆیەکی تایبەتیش گەکاتەوە ئەنی ئەمە تەنها کارتی سیستەمی تەندروستی نەگرتوتەوە هەموو سیستەمەکانی گرتوتەوە هەموو شتێک بە تایبەتە کرێ بێگومان وەکوتم ئەم کەسانە کە سەرمایەکی زۆر زۆریان هەیە ئەم سەرمایە زۆرە تەرخانەکە لە شتێکە بەکاری هێنن ئەم شتەکە کراوە بە تایبەت یەک ئەوەیە کە بڕێک پارەی زۆر زۆری پێویست ینی هەموو کەسێک ئێساگەر کەسێکی ئاسایی نەخۆش بێتە بڕاتان نەخۆشخانانە من چەندەها جار لە عایلی خۆم لە کەسە نزیکانی خۆم بیستمە کە کەسێک نەخۆش کەوتووە نەیتوانیەوە بڕوا بۆ نەخۆشخانەیەکی تایبەت لە بروی بڕێک پارەی زۆری پێویستە کەسێک ئەگەر نەخۆش بێ شام بمێنێتەوە لەوێ پارێکی زۆریە کەسی ئاسایی ناتوانێت بڕاتە ئەو جێگای بەڵێ تایبەتەکانە هەروەها هەندێک خزمەت گوزاری و سێرڤیسەیە کە لە تایبەتەکانە زۆر گرنگی پێدراوە کە لە خەستەخانە حکوومیەکانە بەڕاستی وان نییە ئەمان ڕێک بخاتەوە من ئەرکی کەرتی تەندروستیە ئەرکی حکوومەتە ئەرکی کەرتی تەندروستیە کە لێ پرسیینەوە بکە ینی جۆری دەرمانەکان کوالیتی دەرمانەکان بەڕاستی هەنێت دەرمان هەیە کە نازانم چونێتە ناو وڵاتەوە بەبێەوەی کە بە کوالیتی کۆنتترۆڵاتی پەڕێ ئەم لە خەڵە سنووریان ئەم دەرمانە چۆن دێنە ناو وڵاتەوە بەدەر لەوەی کە باسی بیناکە و کرد باسیەوەت کرد کەوەکو پێویست خزمەت گوزارەکان دەست ناکەوێت بۆ نەخۆش ئەی دەڕووی دەرمانەوە ئەگەر بۆ ڕێمام کەوتە نەخۆشخانەیەکی حکومی ئەو پێداویستانی کە پێویستە پێمان بدرێت دەستەکەوێ یان بچینە دەرەوە بیکڕین
من کەسی نزیکی خۆم نەخۆش بووە ڕۆیشتە شوێنێکی تر دەرمانی کڕیوە هێنایەتی بۆ نەخۆشخانە حکومیەکان تاوەکو بۆی بەکار بهێنن نەخێر گرنگی پێ نادرێ ئەوکو خۆشمانی بینین ڕۆژانە کە چەندەها جار دووبارە بۆتەوانێت لەم ساڵە و لە ساڵانی ڕابردوش شتێک بۆ بە شتێکی باو کە ئەو کەسانی کارمەردی کردەتەن دروستەکان بایکۆتەکەن ینی بایکۆتی داوام بکەن نەخۆشەکان بەجێ هێڵن هەنێکیان بارودۆخی تەندروستیان زۆ خراپە لەبەرەوەی کە گرنگیان پێ نادرێ موچەی پێویستیان پێ نادرێ ئێمە بێگومان ئەشی بینی کە ئێستا لە نەخۆشخانەی و نەخۆشخانەی شارە زۆربەی زۆری ئەو کارمەندانی کە لێ کارەکان خۆبەخشن ئەمە بەڕاستی نازانم کەسێکەکە خۆبەخش بێ چۆن ئەتوانێت بێ بەرامبەر هەموو کارە بکە بەتەبەت لەکەی تەندروستیە ئەنی کرێ هات و چۆ کرێ شتی زۆر ینی بەڕاستیەوە ئەو کەسانە جێی دڵخۆشین کە بەڕاستی ئەگەر بە بڕێپارەی کەمیش بێ ڕۆژانە گیانی هەزاران کەس ڕزگارەکەن تا پرسیارەکەم بۆچی حکوومەت خەڵک ناچارەکە ڕووبکاتە نەخۆشخانە ئەهلەکان حکوومەت خەڵکی ناچارەکە ڕووبکاتە نەخۆشخانە ئەهلیەکان لەبەرەوەی کە لە خۆشخانە حکومیەکانە ئەوەی نەخۆش ئەوێ دەستی ناکەوێت مەسەلەن دەرمانە گرنگی دکتۆرەکانە ئەوەندە نازانم ینی شتەکە ئەوەندە بۆتە باو کە خەڵک ئێستا ئەوەندەی بە باز لە کوالیتی نەخۆشخانە ئەهلیەکانە کە زۆر بە گرنگەوە باسیێنە هەڵە فڵانە دکتۆر زۆر باشە کەسێک نەخۆشەکەڵێ فڵانە دکتۆر زۆر باشە لە فڵانە نەخۆشخانە دانیشێ ئەمە چییە؟ ئەمە شتێکە کە دکتۆرەکە لە بەروی لە نەخۆشخانەکە دانیشێ بۆتە مۆرکێک بۆ نەخۆشخانەیە ینی حکوومەت ئەرکە لەسەری کە گرنگیان پێ بدە لە کۆڵنەوە بە دەدا چون بکرێ لایەن کەرتی تەندروستیەوانێ لە کوالیتی دەرمان لە خزمەت گوزاری لە هەموو شتانێک کە پەیوەندی بە تەندروستیەوە هەیە چکە وەکوتم تەندروستی سێکتەرێکی زۆر گرنگە لە هەموو عالەما گرنگێکی زۆری پێدرێ ڕۆژانە ئەمە بینین کە چەندەها لێکۆڵینەوەی نوێ و توێژینەوەی لەسەر تەندروستیە کرێ ئێمەش وڵاتی ئێمە بەڕاستی زۆر باشە لە چاو خۆشیان لە چاو هەموو نەقسە و ئەو هەموو شتێکەتیاتی لە ئێستا ئەتوان بڵم کەری تەندروستی ئیهمال کراوە بەڵام لە چاو ئەوانەش زۆر باشە هەر زۆر باشە لەسەر نەخۆشخانە حکومیەکان تا چەند هاوڵاتیان ئەتوانن پێدەستیەکانی خۆیان تێدا بەدەست بێنن یاخۆت بچن نەخۆشخانە حکومیەکان وەکو پێویست ئەوەی کە پێویستە بۆیان بکرێت والله تا نەخۆشخانە حکومیەکان و تا هەمویان کردووە هیچیان نەدا و دەرمان هێنێشت هەمووان ڕەوانەکەم بۆ خەسانە ئەهلیەکان بۆچی زیاتر گرنگی بە نەخۆشخانە ئەهلیە درێ لەبەرێکی مەسوولەکان کار بە دەستەکان ینی نەخۆشخانە ئەهلەکان قۆڕخ کراون لەلایەن حیزبەوە حکومیەکان قۆڕکردن لە حیزبوانێ و هەموو هەوڵێکانیان بچن بۆ خەسانە ئەهلیەکان مشتێکە بێ بە ئەهلی بێ بە پارە بێ کاک خوا نەزانن مەسوولەکان هەن هەموو یێوانە ئەس زیاتر دەستیان کرد بەسەر ئەوەری هەموو وڵاتەکەمان نەخۆشخانە حکومیەکان ئەوەی کە پێویستە بۆ نەخۆشەکرێ ناوەڵان ناکرێت و پێویست ناکرێت کاسی داوای شتێکی دەرماڵ داو دەرمان ڕڵ دەربی کرد دەرشەوە کوێ هەموو سەرجەکان هەموو خۆستخانەوەلەکان هەموو عادە سەر بەخۆیان بووە قەت ڕێت بکرێتە نەخۆشخانەیەک و ئەوەی کە پێویستە پێت بترێ پێ نەدراوە ناچار کراوی ڕووبکەیتە دەرمانخانەیە ڕووبکەیتە سەیدەلیە ڕووبکەیتە شوێنێکی ئەهلی وڵی مەجبوری کاکەچوو کاوانیژ یارمەتێکنێ مەزوی ڕووکە ئەهلیەکان ئەو ساچ کاک خۆ ئەو تا نەماژێنەی شتێکەیە خەڵگە بچە قەرزکات قەرزێکەکە ماچەکە درابێ و یێتە بە قەرزەکەیانە باشە چی ئەڵی لەسەر هەندێک دکتۆری بەڕێزمانەیە زۆرترین نەخۆشە بینێ لە شەو ڕۆژەکە بەڵام کەمترین کاتی هەیە بۆیان وڵی ئەوانە خۆ خراپین یانش باشن یان بەس کاتەکەش بۆی کاکزنە خەسانە ئەهلیەکان بە زۆری داوامەکەن لێوە لەگەڵ وایە کە کە دکتۆر لە ڕۆژەکان زۆرترین نەخۆش ببینێ ئاروواڵەگەم کە دکتۆر زیاتر نەخۆش بینە باشتێکە لۆی کەپشی ئارب دابیتکردنی کات بۆ نەخۆشەکە سە بۆ نمونە ڕۆژی 50 کە 100 کەس بچێت لای دکتۆرە باشتریان لەوەی کەوەی 20 کەس و بۆی کاتیان بۆ دابنێ لیان پرسێتەوە کێشەکانیان چین درستەکانیان چین چارەسەر لێ بکە بزانەوە کارەکانی چی و چی نییە بیسکەسەکە ببینێ باشتر لەوەی کە هەر دوو دقیقە چاوی پێ بکات و یەکسەر ڕەوانەیەکەن حکوومەت توانیوێت وەکو پێویست دەرمان بۆ نەخۆشخانە حکومیەکان دابین بکە بەرنە بەخواش وەکو پێویست نەوەڵە ساخۆم قەسەوە شەبەگەڵ ملیۆنێک و 150 لێسم بۆ شەبەگە باڵە ئارە وڵە ئەویشی قرزیکی وکە خۆ دەقەت و پارە پێ نییە من کابرای خانشین ئەی لە چۆ پارێکاکە ملیۆنێک 150 ئێمە ژووری شەویکە نایکێکاکە دوایی نەخۆشیەکە زیاد زاڵێ بەسەرکە مەجبورمی کردم ئارە وڵە ملیۆنێک 150 لەسەر بۆ قەسەر شەبەگە باڵە لە حکومیەکان لە حکومی بۆ بەس لە هەلیەکان بە 30 وەرەقەیە 30 وەرەقە پڕپڕسەوەی چێ لەسەروانەوە خۆی لێ بێتوانێ ئەوەڕە کارەسات خۆشێکی دێشخان وەیە وڵا بە زۆم قەسەر تازە دوو جار بۆم کراوە 3 جار
یا ڕەبی خوا شفات بۆ بنێرێ. والله كاكا خلق فقيرة خلق يعني خلق إمكانيات نية لشو بيلي ناتواني حكومة شو أنا به حكومة تو باوق ملتها باوق أجراس كقدرونك وانيا يباوق شيء معقول عائلة برسيبة وتينو بيوش فينك يا معناه باوقني مدروية توانیو ئەنە باوکێکی ڕاستەقینە بن باوشي راسقيني هیچیان کردووە بۆ خەڵک من بيتلم أم قيادة بكردي قيادة كي فاشلة جناح ولا حكومتها بيجناك يمكن ئەیوەنی ئەڵێ نەخۆشخانەمان دروست کردو و خزمەتی خەڵکەکەین كامل ئەمە نەخۆشخانە حکومیەکان شاني بطالوا حصل ديجي يبرش بنا ما عمل ويجي جانية شو بقوم برشيمة أتوي نخوش خانية درماني جانب علاج جانب بكر ديجي وايا كاكا هو ما حقيقتها يصير أما ناشاريته نەخۆشی بەدەست ئینسان نییە زۆر بەمان نەخۆشەکەوین ئەگە بە قرج بێ ناچارن بچین دەرمان بکردن وایە مسئلەی نەخۆش ناشارێکە قرج کردو بێ ڕۆ پارە بەیاگەین چۆ عیلاج بە پارەیە هەموو شتێ بە پارەیە نرخی عیلاج هەرزانیان گرانە کە هەرجێکی بە سارێ سەبڕێت سەبڕۆ سەیەلیە هەر سەیەلێ بە نەوە دەرمانە بکرێت هەرێکی بە سارێ جیاوازە ئەمە ئەبێ لەژێر کۆنتترۆلی ئەمە هەموو ڕقابە لەسەر بێ ئەم دەرمانە هەمووی دێتە وڵاتی ئەمە حەزەکەم علمتە بێ من بەبیرم دێ لەو کەرکووکە سێ موزەمی هەبوو حسێن مەلەوە هەبە بوو کوربەربەر هەبوو عریف ساڵاب موزەمیدیش بوون خوا ئاگادارە لادیەکان و سێ و چوار منتیقە وەک بڵێن بەختیاری ڕزگاری سێ و چوار منتیقە پیادی سەڵا شۆرجە یعنی کۆمەڵێ بوو هەمووی ئەبوو بووی دوو حەفی دەرجێکی ئەو کاتە بچنجێژ نەبوو شوشە بە ئاو ناو ئاوایان کوڵان و دەردی چاکەوەی وەختیشە هەمووی ئەکسپایرە دەرمانێکە سەد تە نەکردن ئەی هەر ڕۆ دووبارە مەعمەل دروستەکاتە خۆیان و ئەیدا نەکەن نەخۆ چاک نابێت من اصلا اعتراف بالدكتور ناكم تاي شي درجه قبل اخوم داوا وبرنامج من يبيش من بردي لكم لا ترسل لخونا لا لا بس شي خو بيانيا يخم بحج درمانيا مواطني حمد رويا هو يضلني بلك اي قد بو خلق بكارين بو نرخ كان جران برزن انت خلق داما تشبكا توكو جبهر وملنا يعني فلا بو بنجي كما تجي بيقول شي بغي بو الخوجي لي رزقك خلقنا تارك هكا اركي شيكا امانه امشان الرق بخاتو امانه اداري والله تم بينادري يقول من اي اداري والله تم بينادري بو امش خو جنبي بابرو لا بيشين برون بابرو لا كل كون كاكا ناجرون بوجي امش زوريني دان كانج بدا سينن والله هم تزويرات وفوتو فيلا كاكا اما هم تزوير ودرو دلسيه بتزوير ببرتوفيل خرجش امرو خرجش شيء ريزم هي بفيها زاردين في هذا والله بخوا ايش الخلق ابي سعوديه بعقليه بوجه ابي بس تاكي ام غدر ظلمه يعني تو ورا لحيجي بقى صوت مذاكره وهم بوكلواتي بقى سماوت زكاكا جاني خلق ياخذ قبل اسق تو كمن توم توسانه هيج جوازك منين لك منها توسانه ور توسانه اگر باو كنت غدر ليك تو اگر من براد بم غدر ليك ما ظلمه تو ابي هرب مري ده سالی کش بی هر چی دیگه که بیار بمدی اجرام پاره بو جوابی کاکا چی دیگه خلق فقیره بابا خلق جاره چیتان هەیە لەسەر نەخۆشخانە حکومیەکان خۆتە زانی نەخۆشەکەوین کەم و زۆر ناو خێزانەکانمانە خەڵکانێکمانەیە نەخۆشی درێژخایانیان ڕۆکەنە نەخۆشخانە حکومیەکان و اینجا هیچیان بۆ ناکرێ بە ناچارێش نە نەخۆشخانە ئەهلەکان پارێکی زۆر سەرفەکەن بۆچی ئەوکو پێویست نەخۆشخانە حکومیەکان پێداویستی دەرمان و کۆمەڵی خزمەتگوزاری هەیە بۆی دابین نەکراوە بەڵێ ڕاستەکەی وەڵی خۆی باشە زۆر خراپە نییە بڵێن بەس بەبێ پێویست نیە سێرەکەی دەرسیەک لە خەستەخانەکە نامێنێ ئەبێ بچی گیکڕی بە $100 لە دەرەوە هەلک لەو خەستەخانەی بە بەلاشەکە حکومەت بۆ دابینکە بە بەلاش لە خۆتی بەسەکە نەبێ بێ بچی بە $100 بیکڕی جارە خاستن خەستخانەی هیوا هەر باسی مەکە دەرزی هەیە بە 20 گەڵایە دەرزی هەیە بە 30 گەڵایە دەرزی هەیە بە 40 گەڵایە ئەو سەرە دەرزیەت کەیە دەرزیەکە نەبێ بچی بیکڕیت ئەم ناولایتیانی مجازفیتیان نیە من خۆم دایگم نەخۆش خەزانی وایە ئیستاش باڵێ سەرە دەرز قوربان سواسەکەم سەرە دەرزی هەبووە دەرزیەکە نەبووە بە 5 گەڵاونی بۆمان کڕیەوە بە 1000 حاڵ دەستمان کەوتووە ئەژە بێ وریایبی خراپ نەبێت تا گەین دەجێ خۆی تێک نەچێ دەرزیەکە
بەس حکوومەتیش ینی باشەوە نەخۆشخانەی هیوا بۆ نەخۆشی قورس و زەحمەتە بەس ئەگەر بۆ شتێکی سەرەتایش ڕێت بکرێتە نەخۆشخانەیەکی ئاهلی ینی هەموو شتێکی تا دەستەکەوێ هەموو شتێکی تیا دەست ناگەێت تەنانەت جاری وایە شروع بێک و حەبێک تایاتی علاقەش نیەتێکی هەر علاقەکەشی لێ نیەتی وایانی کارتی تەندروستی بیا هێمان کرێ وڵی خزمەت گوزاری نییە و پارەی بۆ سەرف ناگرێ و ینی بڵێم چۆن دەرمانەکانی ئەوە نییە ینی ئازاد شکێنەکە ئێستا تۆ کێشەیەک تێکی بۆ نەخستانە هەموو فاسێکی لێە ئەلێ وڵا جیازەکەیش ناکە وڵا کارەباکە مۆلیدەیە وڵا کارمەندەکە نهاتۆ موچە نییە ئیتر نازانی یان بایکۆتە ڕەحمەت لێبێ و چێ بڕێەوە وڵا وڵات ئاوا ناڕوا بەڕێ و بەس ئەبێ سە لێرە حچێکە بێت چێکمان کردووە بڵین ئەبێ خوا ئاگای لێمان بێ لەشمان ساغ بێ تووشی نەخۆشی درێژخایان نەبین نەخۆشکەوی تیا ئەرە وڵاتیاچی جارێ و پارە و پێ نەبێ هەر حساب کە مردووی دەو تەواو هەر مردوویەکی ئەدەرزێ بە بیستگەڵا بێ بۆ نەکڕێت چیەکەی وڵا خوا نەخواست بۆ نمونە خەڵکی فەقیر تووشی نەخۆشێکی درێژخایان بێت ینی نتوانێت عیلاجی خۆی بکە ینی پاری نەبێ بێ تەلەفۆن بۆ مردو شۆرەکە بک بڵێ سەرێکم بۆ دانێ خەڵک هەیە خانۆکەی باید دوو دەفتەر وەشتا گەڵا بووە کە سیارە هەیە باید دەفتەرە خانۆکەی خۆی فرۆشتو بۆ عیلاج بەتەڵای بۆ عیلاج فرۆشتێتی خەڵکی ئیناسم لەم شارە با شوێناوی شوێنەکە لەم خانۆکەی یاوە بە دوو دەفتەر وەشتا گەڵا بۆ عیلاجی خێزانەکەی ئێتا دوو دەفتەر وەشتا گەڵاگەش ئەو پەڕیدە دەرجی بکات 15 دەرجی بکات تەواو بێت دوعا بکەین نەخۆش نەکەین ئەی باشە مامە گوڵ ینی تۆ نەخۆشی بەدەست ئینسان خۆی نییە شتێکە خوا ئەی نێرێ وایە زۆر جار بۆی خۆ نەپاراستنمانن دەجاریش خوا بەسەر دەکاتەوە بۆچی شتێ نەخۆشخانەیەکی ئەهلی ڕێزە زیاتر لێ گیرەیە بەدەمتەوە دێن اینجا خزمەت دەکەن اینجا دکتۆری باشی لێیە دەرمانی باشی لێیە بۆچی لە نەخۆشخانەی کە حکومی ئەم شتانە دەست ناکەوێت وڵی وەکو کاکەوتی ڕاستەکەی ئەوەیە کە پارەی بۆ سەرف ناکرێ و کەرتی تەندروستی پژوەکراوە و ئیتر لە خەسکانە هەلێگانە هەموو شتێ بە پارەیە و ئەو شتانی تر هەر ئەوەیە کەچی ئەم شتێ بە پارە کراوە وڵی جایتر بڵێن زروفەکە و خۆستانە هەلیانە کێشەیەکیانەیە کێشێکی زۆ زۆ گەورەیانەیە کەس هەبووە مردووە لە ژوورەوە مردووە بڕی تێچۆکەی کە شوان لێ ماوەتەوە 2 میلیۆن 3 میلیۆنە حتا کو 2 میلیۆن 3 میلیۆنەکان نایاوە نیانەشتۆ جەنازەکە بینتە دەرەوە بینێژی ئەبێ بی نید نییە عەزەکەی هەموو حکوومەتی ئەم شارە بێتە سەر خەت هەتا جەنازەکە نایەنتە دەرەوە 1 ساڵ لەوێ بێ ئارە بەخوا مۆمیایەکەن تا پارەکەی جەنازەکە نایەنەوە ئارە بەخوا و کێشەیەشیە کەسانە تایبەتەکان پارەکار بێگەر بش برێ نەخۆشەکە کۆرە نەخۆشە بووە مردووە لە خەسەکانەکە 3 ڕۆژ مردووە پارەکان بۆ پایان نەکراوە بێنە دەرەوە خۆشەناجارم شتانە بیستراوە کە ئەو نەخۆشەکە مێنێتەوە لە خەسکانە چەندێک بمێنێتەوە یعنی تێچۆکەی زیاترە بێ بڕێ و پارێ زیاترە بێ لەسەر مردویش طبعا مردویش پارەت لەسەر ساوە طبعا هەرە وڵای تۆ بڵێ شوێنی گرتووە لێ ئەی حەل چییە؟ وڵی حەلەوەی تر حکوومەت کەتی تەندروستی پشوێ نەکات و باەک بە کارتە حکوومیەکان بدرێت و لانی تەندروستی بەرەو پێشەوە بچێت ئەوە گەشتبینی بۆی کە لانی تەندروستی بەڕەو پێشەوە بچێت وڵی تر پشت بەخوا بەشکم بەرەو پێشەوە بچێت و کەتی تەندروستی باەکی زیاتری پێ بدرێت ئینشاءالله پشت بێ شتێکی ترێرە دڵتابیڵی ناوەڵا زۆر سپاس دەکەم دەست خۆش مەمنونتی چاوەکەمی ئینشاءالله بە دوور بن لە نەخۆشی زۆر ینی زۆر باشە تەنانە لە حکومیشایە زۆر بە باشی ڕفتار لەگەڵاکە ئێستا خۆم لە پەرستاری ئەخوێن پەرستاری ئەمە بابەتی تۆیە هەمیشە وا بیرم کردوێتەوە یعنی من بۆ پارە نەخوێنم بەڵکو بۆچی بخوێنم بۆ بخوێنم ینی هەر شتێک لەم دنیای کێشەی کەسێک چارەسەر بکە باری سەرشانی کەسێک ئاسان بکە و سوب بکە منش لەم ڕێگەوە پەرساری مەڵبژات و تۆ لەبەر خوایە کەم شت ئیشەکە ئەەکەی لەبەر پارە نایکی ئیتر حکومی بێ ئەهلی بێ گرنگەوەی تۆ ئازاری جستی کەسێک لابەری اینجا ژیانی کەسێک ڕزگار بکە یعنی ئەو شتێکە ئێمە ئەمانەوێت پەرساری بابەتەکەی مێژ ئەمڕۆ لەسەر کەرتی تەندروستیە ئێستا ینی گفتوگۆکان چڵترەکەینەوە لە خۆناغی چەنی یەک لە کێوە خوێنی لە محەتی بەختیاری خۆ لەشتە ساغ بێ لەش ساغ بێ ئاخوا یعنی ئامانجی تۆ چێکە ئیشڵا دوو بووی بە پەرستار یعنی چۆنە تێ مامەڵ لەگەڵ نەخۆشا بکەیت
وەکو هاوڕێ ینی وەکو هەست بەوە نکات ینی هەمیشە نەخۆشە و گلەیی هەیە منیش خۆم یەکێکم لەو کەسانی ڕۆژێک لە ڕۆژانە و گلەیەمە بووە بۆچی ئەم دکتۆرە ئاوا ڕاهەڵسوکەوت لەگەڵ جاری وا هەبوو ڕۆژیتە تەواری ئەم قسەش لەوانەیە لەسرم کە بەڵام ینی چەنانە سێری دەم و چاوشتی نەکردو بزانی تۆکی نەخۆشیت ینی ئەمەوێت وان نەبن یعنی ئەمەوێ بیگۆڕم مامەڵی نەرم و ڕێز و ئەمانە گرنگە بۆ نەخۆش نەک لە دکتۆر نەک تۆ بەوەی کە دکتۆری و ئەو ئینسانێکی ئاسایی ڕز لە نێوان هەموو کەس لە نێوان من و تۆ لە نێوان هەر کەسێکی تر ڕز و احترامە بێ زۆر جوانە اینجا ئەوەی کە ئەوان گەشتون بەوە ئەمە هەمووی فەزلی خوایە نابێت پۆز بەسەر کەسی خەڵکی ترا لێ بدەن و کەس لە کەس زیاتر نییە ئەمە مرۆڤین و ئەی تێبین و چییە لەسەر نرخی دەرمان گرانە ئەنی خۆ دەزانی گرانە دەرمانێکی بەسیت بە بڕەپارێکی زۆر ئەکید وڵا ئەوە کوالەتی دەرمانەکەش دەورە بینێ بەڵام ئەترەوە حکوومەتی شەخۆتە زانی ئەوەنە دەرمانی قاچا خاوردە کرێت بۆ هەرێمی کوردستانوتم بابەت زیاتر نازانم ئەشی زانم بەس ئیزن ئەکید وڵا دەرمان زۆر گرانە لێرە دەرمان گرانە لەتوانای کەسێکی ئاساییان نیە ینی ئەگەر تۆ خوا نەخواستن نەخۆشییان ئەڵێ خۆشی ڕوو لە هەموو ماڵێ ناکە بەڵام نەخۆشی ڕوو ئاکا ئەتە منی ناوەڵ ئەسە من خوشکێکم ئەمری خوای کرد بچوو بووم ینی سەلامەت بیاخوا ینی هەستەکە یەک ڕۆژ بکەویتە خەستخانە یەک دنیا پارە لەسەر ئەکەوێ یەک دنیا مەسروفاتە لەسەر نەخۆشخانە گیان نەخۆشخانە دوم ئیتر 2 ساڵ نزیکی ئیتر 2 مانگی کۆتایە لە نەخۆشخانە بڵ نەخۆشخانەی تایبەت بۆتان خەرم بکاتەوە سەلامەت بناخوا شڵات تۆشە بی بە پەرسارێکی باش و بۆ نیەتە جوان و بیر و بۆچوونە جوانی خۆت خزمەت بە کۆمەلگاکەتەکە ئینشاءڵڵا ئەکید خۆی گەورە نیەتی دڵی مرۆڤەکانە بینێ ئینشاءڵڵا بە نیەتی دڵی خۆمانمان لەگەڵا ئەکات و هەمومانە گەێنێ بەو شتێک کە ئەمانەوێت لەسەر نەخۆشخانە حکوومیەکان وەکو پێویست پێداویستەکانی تیا بەردەستە بۆ نەخۆش بەڵێ سپاسی جەناب دەکەم بۆ دەفەتە تو پێشی ناوداری لە کۆمەلگایە هیوادارم جەناب دەر لەگەڵ سافەکە تا بەردەوام بی بەڵام لێرە شتێکەیە کاتێک فەقیر لەگەڵ دۆڵەمەنە فەرقی هەیە دۆڵەمەن ئەچێ بۆ شوێنی کەم عادە گرانە ئەچێ بۆیێ بەڵام کاتێک فەقیر نییە لەوانەیە 10,000 پێ نەدرێ 5,000 پێ نەدرێ قانە شەرێکی زۆر جوانی هەیە باسی پاراکە کە ڕوخسەتە بێ باسی پاراکە بۆ کوڕکیڵێ ئەلە ڕۆڵەوە سێت بێ کە مردم سەری و گفتارەکە هەفتەیە جارە تۆرە سێری ئەوەش ئارەکە بەوچی خۆت ڕەوشی چۆرە تۆش هەمان ڕەفتار بکە تۆ پیاوێکی چاکی لە کۆمەلگا هیوادارم نمونە زیابێ چەند بۆ چەک مامەڵە بەدراو کاتی دنۆ بازارە بێت پارت بێ کاتی ئەچی بۆ شار بێت تاقۆن بێ تۆ جەنابە هەر کاتێکی شەڵا هیوادارم نەخۆشە بێت بەڵام هیوادار مردە دەکەم بێتەوە درێژ خیانەوە لەوانە نەفرە بێ لە سەدرەکە پێشتی بە 20,000 بە 30,000 بەس بۆی ناکڕێ بەس کابراکی تۆڵبەن لەوانەیە بۆ سەدان بچی بۆ دوبی لێر نەم کەڵانەوە ڕایەکەنم هیوادارم ئاادەکان کۆمەڵگەکان دکتۆرەکان شت هەرزانکەن بەڕاستی کۆمەلگە لە سا 85 فەقیرە بەڵێ موچە نییە قوربان ئەو شانە بۆ بگوتی ئەو شانە بۆ بگوتی باسی کۆمەلگاکەم ئەگەر باسی کۆمەلگات کرد هەمووی ئەگرێتەوە ئەگەر هەمووی گرتەوە نییە لەوانەیە ئەم بازارە پڕی لە خەڵکە بەس لە 75 پارەی پێ نەبێ لە سای عیزەتی نەفسم مەرحەبا لە پاشا ناکەم لە ئەربابی کەرم دوورم بە کەس خۆم ئاشنا ناکەم لەوانەیە جەنابەت نییە حەدم نییە قسێ بکەم 500 دلار لە جفانتانە بێ بەڵام تەنەزولکەی بۆ ملیۆن دلار هیوادارم خەڵک وەعزی خراپە کۆمەڵگا بە خۆیان بچێتەوە حکومەت بە خۆیان بچێتەوە ئەم حکومەتانیە گوێرە بێ 30 ساڵ حکومەت ڕەمایی 32 ساڵ حکومەت ڕای نەکردووە هیوادارم بە خۆیان بچێتەوە خەڵک بێسار بووە بە قورآن خەڵک بێسار خەڵک چۆنە ئەوەی تۆ لە بازارەکە من گوێرە بێ خۆزێکی ئاسایشم خۆخانشم کرد بەڵێ حەڤە ساڵ خزمەتم کرد بۆم هاوڵاتیان هیوادارم نییە گوێرە بێ شانەزیش پێوەکەم لە زۆربەی وڵاتانی دنیا نەخۆشخانەی حکومی
نەخۆشخانەی دەوڵەت زیاتر گرنگی پێدرێت بەراورد بە نەخۆشخانە تایبەتەکان بەڵام بەداخەوە لە وڵاتی خۆمان هاوڵاتیان ناچارەکرن کە ڕووبکەنە کەری تایبەت یاخود ڕووبکەنە نەخۆشخانەی تایبەت ئەگەر کەسێک لی بقەوم یاخود نەخۆشیێکی درێژخایانی هەبێ یاخود تووشی نەخۆشیێک ببێ کە بچێتە نەخۆشخانە حکومیەکان ئەو شتانی کە پێویستە بۆی داوین بکرا خۆ دۆک و چارەسەر پێ بدرێت بە دڵنایەوە دەستی ناکەوێت ئەمە قسەی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە بەڵام کاتژتە نەخۆشخانە ئەهلەکان هەر شتێکە پێویست بێ لەوێ دەستەکەوێت چکە بەپارێ ئەمان دەڵێن حکومەتداری بەم شێوازە ناکرێت ئەمان مەبەستم هاوڵاتیانە ئەڵێن حکوومەت پێویستە دەرمان یاخود ئەو پێداویستانی کە گرنگن لە نەخۆشخانەیە هەبن ئابێ هەبن بەڵام کەنیە ئەمە جێی پرسیارە بۆچیە بێ هەموو شتێک لەم وڵاتەیە بەپارە بکرێ و بدرێ بە کەرتی تایبەت هەمیشە کە هاوڵاتیان ئەدوێنم نیگەرانن لەم دۆخە و هەرڵێن ئیشاڵام دۆخە چاک بێ و بۆ هیوایان کە نەخۆشخانەی ئەهلیش وەکو نەخۆشخانە تایبەتەکان گرنگی زیاتر بە نەخۆش بدرێت و پێداویستی دەرمان یاخود هەر شتێکە نەخۆش پێویستی پێیەتی دابین بکرێت ئەمە ڕابۆچوونی بەشێکە لە وڵاتیان